Stop. شێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان بانگەوازی شۆڕشێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتمان با مستۆگەر بێ سەربەستی و حورمەتی ژیان شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتمان با مستۆگەر بێ سەربەستی و حورمەتی ژیان با مستۆگەر بێ سەربەستی و حورمەتی ژیان پێکاتە و گەلان یەکیەتی ترس دەخاتە دڵی دوژمنان بابە یەکبین با بۆ یەکبین پێکاتە و گەلان یەکیەتی ترس دەخاتە دڵی دوژمنان خۆ نەویستی بەدی دێنێ ئاوات و خەومان باڵندەی ئامانجمان ئەفڕێنێ بۆ ئاسمان خۆ نەویستی بەدی دێنێ ئاوات و خەومان باڵندەی ئامانجمان ئەفڕێنێ بۆ ئاسمان باڵندەی ئامانجمان ئەفڕێنێ بۆ ئاسمان باوەری یەکسانی هەموو چین و توێژەکان پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان باوەری یەکسانی هەموو چین و توێژەکان پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان بۆ یەکستمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زەمان بۆ یەکستمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زەمان ژیان ئازادی بۆ تە ڕەمزی بەرخودان بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوی گەرمی ئەمەتان پێشکەش بێت هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی تر لە بەرنامەی ڕاستەوخۆ کە تایبەتە بە ڕۆماڵی ناڕەزایەتی و ئەترازاتی ئەمڕۆی ئێران و کوردستان. ئەمڕۆ هەفتەی سەرماوەز بەرامبەرە لەگەڵ 8 دەسامبری 2022 زاینی لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەمڕۆمان. هەروەکو ڕەواڵی ڕابردوو ڕۆژانی ڕابردوو ئێوەی ئازیز دەتوانن بە ژمارە تەلەفۆنەکانی 2046 1960 61 67 64 یاکو 2045 71 64 50 24 لە ڕێگەی واتساپ یاکو تەلەگرام بەم دوو ژمارە هەواڵ و ڕاپۆرتی خۆتان بۆ ئێمە بنێرن. هەروەکو پێشتریش لە ڕێگای تۆڕی مێدیایی کۆمەڵە میدیا نێتوۆرک لە ڕێگای تەلەگرام، فەیسبوک، ئینستاگرام ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن و هەر راپۆرتێک یا نەزەرێک یا وێنە ڤیدۆ بە دەست تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەشی هەواڵی تەلەڤیزیۆنی کۆمەڵەی بگەێنە. ئەمڕۆ ڕۆژێک دوای 16 سەرماوەز ڕۆژی خوێندکار بوو لە ئێران. ئەگەدار بوون کە لە 3 ڕۆژی ڕابردوودا بە فەراخان و بانگەوازی
زۆریەک لەلایەنە سیاسیەکان لە دەرەوە و لە ناوەوەی وڵات بە فراخانی زۆریەک لە ڕێکخراوە مەدەنیەکان لەوانە ڕێکخراوەکانی خوێندکاری فراخانێک درا بۆ اعتصاب و مانگرتن و ناڕزایەتی لە ئاستی ئێران و کوردستان کە بە پێشوازی کۆمەڵانی خەڵک لە ئێران ڕوبەڕووبەوە. ئەمڕۆکە زۆر بەداخەوە حتمەن لە هەواڵەکان ئاگادارن کە سینی شکاری گەنجێکی تارانی کە بە تۆمەتی بەشداری لە ناڕزایەتیەکان لە تاران و گرتنی شەقامی ستارخان دەست بەسەر کرابوو لە سێدارە درا. ئەم سێدارەیە ڕق و بێزاری خەڵکی دوو ئەوەندە کردو و ئەمڕۆ لە مەیدانی ستارخان لە تاران و ئێستاکەش لە بزرگرایی همەت هەر لە تاران خەڵک لە خۆپیشاندانان و ناڕزایەتی بە ئیعدامی موحسین دەرەبڕن لە بەلوچ سێ برایان پێکەوە لە سێدارەداوە. چەند کەسێکیش حکمی ئیعدامیان بۆ دەرچووە، لەوانە گۆرانی بێژ و ڕپەر سامان یاسین یا سامانی سەیدی خەڵکی کرماشانن. ئەگەدار بوون کە بەداخەوە لە ناڕزایەتیەکانی ڕۆژی شەممە لە شاری سنە عەزیزێک بەناوی هومەنی عەبدوڵڵای گیانی عەزیزی بەخت کرد. ئەمڕۆ مەراسمی ئەسپەردەکردنی هومەن لە شاری سنە بەڕێوەچوو. ئەم مەراسمەش وەکو باقی ئەسپەردەکردنەکانی تر، وەکو باقی مەراسماتی پرسە و ماتەمینەکانی پێشووی گیانباکردوانی قیامی ژینا بووە هۆکاری ناڕزایەتی و دەربڕینی ڕق و بێزاری لەلایەن کۆمەڵانی خەڵک دژ بە کۆماری ئیسلامی. هەروەها ئەمڕۆ مەراسمی چلمین ڕۆژی گیان لە دەستانی سارینای ساحدی 16 ساڵە و جوانەمەرگ بوو. هەر ئەمڕۆکەش لە شاری سنە خەڵک چوونە سەر مەزاری سارینای جوانەمەرگ بوو لە گۆڕستانی بەهەشتی محەممەدی وێڕای هاوخەمی دووبارە لەگەڵ بنەماڵەی سارینای ئازیز جارێکی تر ڕق و بێزاری خۆیان دژ بە کۆماری ئیسلامی دەربڕی. لە شاری پیرانشار لە مەراسمی چلمین ڕۆژی گیان لە دەستانی کۆمار دەرفتادا، کۆماری 16 ساڵ، کۆماری جوانەمەرگ، جارێکی تر خەڵک چوونەت لای بنەماڵەی ئەو ئازیزە و دەست لە ملانی باوکی کۆمار، جارێکی تر هاوخەمی خۆیان لەگەڵ باوکی کۆمار و دایکی کۆمار و ئازیزان و ڕفیقەکانی کۆمار دەربڕی و هاوکات بە دروشمی دژ بە کۆماری ئیسلامی ڕق و بێزاری خۆیان دژ بەو جەنایەتە و باقی جەنایەتەکانی کۆماری ئیسلامی لە ماوەی 43 ساڵ دەسەڵاتداریەتی ئەو حاکمیەتە نەگریسا بەسەر کۆمەڵانی خەڵک لە ئێران و کوردستان دەربڕین. لە گەڕەکی حەسەناوە لە بەردەم ماڵی هومەنی عەبدوڵڵای جارێکی تر خەڵک کۆبوونەوە و بە دروشمگەلی وەک نا بۆ کۆماری سێدارە، نا بۆ دیکتاتۆری کۆماری ئیسلامی، ژن ژیان ئازادی، بژی بەختەوەری ئینسان، نا بۆ ئیعدام، داخوازی ئازادکردنی دەست بەجێی زیندانیانی سیاسی و بەتایبەت زیندانیانی دەورانی قیامی ژینایان کرد. هەروەها لە خیابانی فردەوسی خەڵک هاتنە سەر شەقام و ناڕزایەتی خۆیان دژ بە پلۆمی ئەو دوکانانەی کە لە سێ ڕۆژی ڕابردووە دایان خستە بوو و پێشوازیان لە بانگەوازەکەی خوێندکاران و ڕێکخراوە مەدەنیەکان و لایەنە سیاسیەکان کردبوو و لە ئەو ئاعترازاتە بە شێوەی مانگرتن بەشدار بوون ئاعترازیان کرد و جارێکی تر ڕق و بێزاری خۆیان دژ بە کۆماری ئیسلامی دەربڕی. لە عێراق لە پێش بە خەڵکیان گرت کە بچنە سەر گۆڕستان و لە مەراسمی چلمین ڕۆژی گیانباکردنی یەکێک لە گیانباکردوانی ئەو شارە
لە جەریانی ناڕەزایەتیەکانی خەڵکیان گرت. فەزا بە عمومی لە زۆربەی شارەکانی ئێران و کوردستان میلیتاریزەیە. فەزایەک لە ڕوعب و وەحشەت کۆماری ئیسلامی ئێوێ دروستی کات لە ناو کۆمەڵانی خەڵک لە ئێران و لە کوردستان. هەرەمڕۆ بە گلۆمکردنی دوکان و بازار لە شارەکانی کوردستان بە تایبەت سنا خەڵک ناڕەزایەتیان دەربڕیوە. دیارە ئەمە پێشەوەی کە دروستکردن یا بیهەوێت فەزایەک لە ڕوعب و وەحشەت دروستکا لە ناو خەڵکە نیشانەت ئەدات کە کۆماری ئیسلامی لە ئەوجی ئیستیسالی خۆیەتی، کە کۆماری ئیسلامی لە ئەوجی دەرماندەگی خۆیەتی. ئەو ترس و ڕوعب و وەحشەتەی کە ئەوەی ئەوێت بیخاتە دڵی کۆمەڵانی خەڵک لە ئێران و لە کوردستان پێش هەموو کەسێ خۆی داگرتووە و کار بەدەستانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی داگرتووە و ئەوە بەشێک لە نیشانەکانی ئەو ترس و وەحشەتەیە کە کار بەدەستانی کۆماری ئیسلامی لە خەڵک و لە تۆڵەکردنەوەی خەڵک لەوان بۆ ماوەی 43 ساڵ خوێن ڕشتن، ئەشکەنجە و ئازار، برسیەتی هێشتنەوە، ئەسیب پاشی، ئەو هەموو جەنایەتەی کە کارنامە و شناسنامەی ئەو دەسەڵاتە نگریسەیە بەسەر کۆماری ئیسلامیە دایگرتووە. هەواڵەکان باس لە درێژەی ناڕەزایەتیەکەن، باس لە شلوغبوونی شەقامەکانەکەن، باس لە ڕق و بێزاری خەڵکەکەن، شعار نووسین، مجەسەمە سووتاندنی کاربەدەستانی پێشوو ئێستای ڕژیم، دڕاندن و سووتاندنی بنەرەکانی قاسمی سلەیمانی و زۆرێک لە سەردارانی جەنایەتکاری ڕژیم، داگرتنی وێنەکانی خامنەیی و خومینی و باقی کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە زانکۆکان و مەدرسەکان لەلایەن خوێندکاران و دانش ئامۆزەکانەوە. ڕق و بێزاری جەماوەری بۆتەوە، ناوتن بە کۆماری ئیسلامی جەماوەری بۆتەوە، بەڵام هێشتا ئێعتراز جەماوەری نەبووتەوە، بەردەوامە. ئەوە ژەبینین ڕووخانی کۆماری ئیسلامی ژەبینین. ئێستا بۆ هەڵسەنگاندنی ئەو بارودۆخی کە ئێستا بە کورتی باسمان لێ کرد، بۆ ئەوەی کە بزانین تایبەتمەندیەکانی ئەم دەورەیە لە ئێعتراز و ناڕەزایەتی چییە. ئەم ئێعتراز و ناڕەزایەتیە دەبێت چی بۆ بکرێ و بەرەو کوێ دەچێ و دوورنماکەی چییە. بە تایبەتی هەڵسەنگاندنێکمان بێ لەسەر ئەم تەجروبەی ئاخری 3 ڕۆژ لە ئێعتراز و مانگرتن کە تا حەدێکی ئەجگار زۆر کۆمەڵانی خەڵک لە ئێران و کوردستان پێشوازیان لێکرد. داوامان لە بەڕێز و خۆشەویست ئەردەڵانی باستانی هەڵسوڕاوی سیاسی کردووە، لەگەڵمان بێت بۆ لێکدانەوە لەسەر ئەم بابەت. بەڕێز ئەردەڵانی باسەمی خۆشەویست، ئەم کاتت باش، سپاس بۆەوەی کە قبوڵی زەحمەتت کردو لەم بەرنامە لەگەڵمانی. سلام و دەستمان خۆش بکەی ئێوەژە و فرسەتتان دابین. کاک ئەردەڵان، تۆزێک دەنگت پێم وا بێت کێشەی هەیە، ئەگەر تۆزێک مایکەکە نزیک بکەیتەوەیە ئەوە لە حاڵ ئێمە دەزەکەین بە پرسیارەکان. ئەگەداری ئەم 3 ڕۆژە هەیت حتمما تعقیبی هەواڵەکان و ڕووداوەکانی ناوخۆی ئێران و کوردستانت کردووە. ئاگاداری شەیت کە لە ئاستی زانکۆکان لە زۆربەی زۆری شارەکان وەک تایبەت شارەکانی کوردستان پێشوازی کرا لە ئەم فراخانەی کە درابوو. حەزەکەم زانم هەڵسەنگاندن و بە معنایەک ئەرزیابی جەنابتان لەم 3 ڕۆژە چییە؟ ڕاستێکی هەر وەک لە خەبەرەکاندا باست کرد کە تەبیعەتەن نەخشەی ئاعتسابی سەراسەری کە زیاتر بە نێوی ئاعتسابی کەسەبەوە هاتووەتە دەریە. ئەگەر نەخشەکەی چاو لێ بکەی تەبیعەتەن کوردستان بە نەزەری من هەر لە ئەوڵەوە کردوویەتی و احتیاج بە تۆزیح نییە. کوردستان ئامادەگی هەیە، زەرفیەتی هەیە و لەو زەرفیەتە ئیستفادەی کردووە لەو نزیک بە 8 ڕۆژەدا. بەڵام ئەهەمیەتی ئەو ئاعتسابە سەراسەریە ئەوە بوو کە تقریبا 80% ئێرانی گرتوێتەوە. یعنی شارهایەک واردی ئاعتساب بوون، شوێنهایەک واردی ئاعتساب بوون کە هەمیشە وەکو پایەگایەک بۆ ڕژیم لە نەزەرگیراون.
یا لە چاکترین حاڵەتدا ڕادیکالترین عنسورەکەیان مەسەلەن یەکی وەکو خاتەمی بۆ یا ئیسلاح تەڵەبەکان لە ئاگایان، بەڵام ئەوانە کشاونەتەوە ئەوانە خەریکن واردی مبارزە دەبن. پێم وایە ئەو یاحسابە کە ئەوڕۆ سەرکەوتووە، ینی ئەو فەراخانی سێ ڕۆژەیە کە پیرۆزی بەدەستێناوە لە ئاسمانەوە بەرنەبووتەوە، لە ئاسمانەوە بەرنەبووتەوە بۆ معنیە کە لە بینی مرکز و حاشیەدا خەریکە ڕابطەیەکی ئاموزشی شکل دەگرێت. ڕابطە ئاموزشیەکەش ئاوا شکل دەگرێتکە دەوروبەری 100 ساڵ تەبلیغاتی ڕژیمی پەهلەوی و جمهوری ئیسلامی لەسەر ئەوەی کە حاشیە ئێران یا میلەتەکانی ئێران وەکو کوردستان، وەکو بەلوچستان، وەکو ئازەربایجان، ئەوانە میلەتهایەکی عەقەب ئوفتادەن لە نەزەر فەرهەنگیەوە لە دوانیا هەر شتێک ئەوە شکاوە. شکانەکەشی لەوەدایە کە مرکزی ئێران کە هەمیشە باڵا دەستی خۆی دیوە لە نەزەر فەرهەنگیەوە لە نەزەر اقتصادیەوە، ئەلانەکان چاو لێ دەکاکە لە نەزەر سیاسی و لە نەزەر سازماندەهیوە ئەمری مبارزە ئەو باڵادەستی نییە. دەرنەتیجە چون ئیمانی بەوە هەیە کە دەبێت تەغییر ڕوو بدا بۆی زیندگی خۆشی هەم لە نەزەر معیشەتیەوە هەم لە نەزەر ئازادی های دموکراتیکەوە زیندگیەکەی بێتە پێشەوە سەطحێکی باشتری هەبێ، چاو لە حاشیە ئێران دەکا و حاشیە ئێرانیش بە نەزەری من قەلبی تەپەندەکەی کوردستانەکە 40 ساڵ سابقەی مبارزاتی هەیە. ئاعتسابی سەراسەری ئەگەر لە مرکز شتێکی تازەیە لە کوردستان ئەمرێکی سادە بووە، یعنی هەر وەختێک فەراخان دراوە لەو ساڵی کە شوانەی سەی قادری شەهید کرا بەو افتزاحەوە و لە شاری مەهاباد جەنازەکەیان پیشان خەڵکدا، هەر لەو ساڵەوە کە فەراخانی ئاعتساب دراوە ئێمە هەتا ئێستا دەتوانین یەک دانە زنجیرە لە ئاعتساباتی موفق و تەنانەت ئاعتساباتێکی ناموفقیش بووە کە لە کوردستان بوو. دەمەوێت ئەو بڵم کە لە کوردستان ئێمە تەجروبەمان هەیە، ئەو تەجروبەیە بەڵام ئێستا خەریکە منتەقل دەبێت. لە فەراخانی سێ ڕۆژەی ئاباندا کە مانگێک لەوە پێش دەقیقەن هەر لەو ڕۆژانەدا بوو فەراخان درا بۆ سێ ڕۆژی ئەعتراض و ئاعتساب، دووبارە ئەو ئیتفاقە کەوت کە ئاعتسابات گوستەردەگیەکی هەبوو کە سەبەی شارهایەکی وەکو یەزد و ئیسفەهان و کاشان و ئەو شوێنانەی کە قەت لە نەزەر سیاسی و پێشڕەویەکیان نەبووە، هەمیشە لە حاڵی عەقب نشیندا بوون، ئەوانە خەریک بوون واردی مبارزە دەبوون. ئەو انتقالی تەجروبەیە شکلی گرتووە، مرکز خەریکە چاو لە کوردستان دەکا کە بەڵێ ئاعتساب عەمەلیە، تۆ دەتوانی دەڕابەی کانەکەت دادێەوە لە ماڵەکە. وەل لە مەسەلەی دانیشگاکانیشدا پێم وایە لە مەسەلەی دانیشگاکاندا یەکدان تەداوم هەبووە، تەداومەکە لەو ڕۆ دەستی پێ نەکردو بەڵکو دەبێت بگەڕێنەوە بۆ ساڵی 96 لە خیزەشی 96ەوە هەتا ئەوڕۆ دانیشگا چەند مەرحەلەی تێکرد. ئەم مەرحەلەکەشەوە بووە کە لە خیزەشی 96دا ئەساسی ئیسلاح تەڵەبی تەواو بوو، یعنی ئەو شعاری ئیسلاح تەڵەب و سولگەرا دیگەر تەمامە مادەرە لە دانیشگای تارانەوە دەستی پێ کرد و لە نەزەر هێژمۆنیەوە توانی ئیسلاح تەڵەبەکان یەک جار بۆ هەمیشە لە سەحنەی دانیشگا خارجیان بکە. خارجکردنەکە بۆ معنای ناکات دانیشتوەکانیان تەواو بوو، دانیشتوەکانیان هەر لەوێ، ئیمکاناتەکان هەر لەوێ، دەفتەر دەستیان هەر لەوێ، بەڵام هیچ کاربوردێکی نەما. یعنی ساڵان نەماوە کە ئەنجومەنی ئیسلامی بە نێوی ئیسلاح تەڵەبیەوە دەیتوانی 2000 دانیشتوو لە دانیشگای تاران کۆ بکاتەوە، ئەلان ئەوە نەماوە. پێم وایە لە ساڵی 98 بەولاوە دانیشگا دووبارە ڕادیکالتر دەبێت و حتا ئەدیە جارەکانە عەلەیهی نێۆلیبرالیزم، عەلەیهی خصوصی سازی دانیشگا مەسەلەکە دەکا بە مەسەلەی مەعیشەت، بە ئەسلی ترین مەسەلەیە کە دانیشتجوو لەگەڵی بەرەوڕووە دەیهێنێتە نێو سەحنەی سیاسی دانیشگاوە. و لەو جنبشەی ئێستادا لەو 80 ڕۆژەدا دانیشگا دووبارە یەک دەتوان بڵم شەقاوێکی دیکەی هەڵێناوەتەوە، بازێکی داوە. بازەکەش ئەوەیە کە پێم وایە ئەسلی ترین مەسەلەی سنفی بۆ دانیشتجوەکان تەفکیکی جنسیەتی بوو، یعنی ئەو ئاپارتایدە جنسیەی وا لە نێو جامعەدا جمهوری ئیسلامی حاکمی کردووە لە دانیشگا 10 بەرابەر زیاتر بووە، سیستمی کۆنتڕۆلی زیاتر بووە،
هەندێک ڕۆشتەکە ئاسڵەن ژنان ئیجازان نەبوو بخوێنن ئەوە ڕووی داوە، یعنی ئەوە 40 ساڵ دانیشگا لە ژێر ئاپارتایددا بوو. ئێستا کە دەبینین لەو دانیشگایانەوە بە تایبەتی لە دانیشگای کوردستان لە شاری سمە لە دەورەیەکی مشەخەصدا تەواوی سەلف سەرویسەکان تێکەڵ دەبنەوە. حتا لە دانیشگای تاران و لە دانیشگای عەلامە بەسیجیەکان چوو بوون شەڕەداریشیان کردبوو لەگەڵ دانیشتووەکان کە نەهێڵن تێکەڵبنەوە. لە ئاخریدا فیلمێکیشیان بازی کرد کە ئایەوە اختشاشگەران لێیان داوین و سەریان شکاندوین. یعنی بە هیچ شێوەیەک تازە دانیشگای بۆ کۆنتڕۆڵ نەبووەتەوە، نە بە مەزڵوم نمایی، نە بە سەرکوت. چون ساڵ ئەو دەمەوە من دانیشتوو بووم لە ئێران وەزعیە داوا بوو کە هاتن 3-4 دانیشتجویان شناسایی دەکرد، ئەو 3-4 دانیشتجویە ئەخراج دەکران، تۆبیخ دەکران، تعلیق دەکران، بۆ کورتماوە شتەکە دەخەوتەوە. یعنی هەر ئەترازێکی دانیشتجویی بێت و دەتوانین لە 3-4 نەفەردا خلاصەی بکە، ئەو 3-4 نەفەرە بە سەرکوتێکی متەوەسط بۆ شەدید دەتوانین ئەتراز دانیشتجویی خلاصە سەرکوت بکەی تەواوی بکەی. بەڵام لایەنەکانی وای لە هاتووەکە جمهوری ئیسلامی بە بازداشتهای پیشگیرانە کە بۆ خۆی نێوی لە ناو بازداشتهای پیشگیرانە فعالینی سەرشناسی دانیشتجویی گرتووە لە زیندانن. هەندێکی زۆریان وەکو لەیلای حوسێنزادە ئێستا لە وەزعیەتێکی وەخیمی پزیشکیدایە، بەڵام بۆ حاڵەشەوە ئازادی ناکە. ئەوانەی دیکە تۆبیخ کراون. شورا سنفیەکان حملەیەکی وەسیعیان پێکراوە لەو چەند ساڵی پێشوودا، یعنی لە نەزەر وجودیەوە بەڕاستی نابود کراوە. بەڵام ئەی چۆنە دانیشگا تەواو نابێ؟ دیارە شتەکە لە مەرحلەیەک چۆتە پێشتر، یعنی لەو مەرحلەیە کە فقط فعالیەتی دانیشتجویی بێ و لە چەندانە فیگوری دانیشگاییدا خلاصە بێتەوە ئەگەر ئەوانە نەبن نابێ، ئەوە تەواو بووە. ئەلانەکەم وای لاتۆ هەموو دانیشتجوەکان ئەو دانیشتجوی وە مهری ئەو ساڵ چۆتە دانیشگا ئێستا لە زیندانە. یعنی لیستێک هاتۆتە دەرێ لە تویتر باسییان کارەکەی چییە؟ ئەو کاری ئەم پێداگیریە ئەم درێژە بە خەباتە ئەوەی کە بە تایبەت لە دەورانی پیامی ژنا یەکێک لە توێژە کۆمەڵایەتیەکان بوون کە بەردەوام بوون لە خەبات بۆ ڕۆژێکی ژڕانەوەستاون. ئێستا لەوانەیە زانکۆکان گۆڕابێت، ئەمڕۆ عەلامە بۆ بێ، فردەوسی بۆ بێ، دانیشگا تاران بۆ بێوانە، بەڵام بەردەوامiyەکی پێوە دیار بۆ ئەو کارەکەی چییە؟ هۆکارەکەی هەر دەگەڕێتەوە بۆ مەسەلەیەکی ئیجتیماعی. مەسەلەی ئیجتیماعی ئەوەی کە تەغییر هاتوۆتە نێو دیسکۆرسی خەڵکەوە، هاتوۆتە نێو خواستەکانی خەڵکەوە. خەڵک دەیەوێت تەغییرێک لەو جامعەیەدا ڕوو بدە. ئەنی واتە ئەو خواستە جەماوەریە کە ئێستا هەیە زانکۆشی گرتوەتەوە. دقیقاً فشاری ئیجتیماعیە، یعنی وەختێک جامعە تەقیوەتەوە هیچ بەشێک لەو جامعەیە ناتوانێت بڵێ من کنارەگیری دەکەم. وەزعیەتێکی انقلابیە. تەبیعەتەن سەدحەکەی فەرقیە لە هەر شارێک بۆ شارێکی تر یان لە دانیشگایەک بۆ دانیشگایەکی تر، بەڵام لە کولیەتدا وەزعیەتی ئێران وەزعیەتێکی انقلابیە و لە وەزعیەتی انقلابیەدا هیچ سنفێک، هیچ ئەقەلیەتێک و هیچ ئەکسەریەتێک و هیچ جەمعیەتێک لەو مەملەکەتە ناتوانێت بڵێ من کنارەگیری دەکەم. بۆیە هەمویان دەگرێتەوە و هەمویان پێیان دەچێشێتە نێو ئەو ئێعترازاتەوە. دا درەنگ و زووەکەی مشەخەص نییە. کاک هەردەڵام بگورە دەم ئاخێزە یەکێک لەو شتانەی کە کۆماری ئیسلامی پێویست وەک تەرفەن بەکاری بێنێت دابڕانی یا ئیجاری تەفرەقە یا فاصلە خستن لە نێوان کۆمەڵانی خەڵک. جارێک بەناوی ژن و پیاو ماوەیەک ئەیانگوت شتەکانی خواستەکانی ژنان ئەخلاقیە، حەزیان لە ئازادی های کۆمەڵایەتیە و بە پێوەرە ئیسلامیەکان ئەمەیان کە ئەکرد بە مەسایلی ئەخلاقی. ئەیانویست نێوان خەڵکی تورک و کورد و فارس و عەرەب و بەلوچ و ئەوانە تەفرەقە دروستکەن و بڵێن ئەمە تەجزیە تەڵەبی و ئێران هەڵبەشێنەوە. در حال ئەم تاکتیکانەی کۆماری ئیسلامی دائیسە جوابی نەداوەتەوە. بە تایبەت لە حەدێکیشە خەڵکی کوردستان هەندێکیان پێیان وایە کە زۆر لەلایەن باقی شارەکانی تری ئێرانەوە پشتیوانیان لێ ناکرێت. زانم حەسەنگاندنی ئێوە یا بۆچوونی ئێوە لەم بارەوە چییە؟
رفیقجان لەسەر مەسەلەی تەفرەقە تەبیعەتەن جمهوری ئیسلامی یا هەر دەوڵەتێکی مستەقەری سەرمایەداری کە بەرەوڕوو دەبێتەوە لەگەڵ ئێعتراز و تاقفکرەکانیشی دەست دەکەم بۆی کە ئیمکانات سەنجی بکەن ئیمکان سەنجی بکەم بۆی کە چۆن دەتوانن بەریەوە ئێعترازە بکەن ئەوە هەر لە ئەوڵەوە هەر لە ئەوڵین ڕۆژەکانەوە سەرمایەگوزاریەکی وەسیعیان لەسەر ئەوە کرد چونەوە سەرمایەگوزاری ئەو ڕۆدۆ نێژ نییە ئەوان 40 ساڵە سەرمایەگوزاری لەسەرەوە دەکەن کە بینی خەڵکی کوردستان و خەڵکی ئازەربایجان خەڵکی بەلوچستان و خەڵکی ئاهواز تەفرەقە ساز بکەن و نەهێڵن زەحمەتکێشی کورد لەگەڵ زەحمەتکێشی بەلوچ هاوپشتێک ساز بکات لەنێو وای ئەوانەی کردووە و ئێستا شەر ئیدامەی دەدا بە نێوی تەجزیە تەڵەبیەوە یا حتا وای لاتوکە لە ئیسفەهان لە دوکانی کابرا نووسیوانە مەرگ بە تەجزیە تەڵەب مەسەن کابرا لە ئیسفەهان چۆن دەتوانێت لە ئێران جودا بێتەوە هیچ مەرجێکە وەسڵ نییە یعنی شتەکە خەریکە تەبدیل لەبێ بە جۆک بەڵام مەسەلەی هاوپشتی من پێم وایە ئەوەی کە هەندێک کەس یا حتا تەنانەت هەندێک فعال پێیان وایە کوردستان بە تەنیا ماوەتەوە و هاوپشتی لێ نەکراوە پێم وایە نۆعێک کوتەهنەگەری پێوەیە کوتەهنەگەریەکەش لەوەدایە کە هەرێ خارج از کوردستان چوویە من پێم وانییە کە فقط و فقط دەبێ ئێمە چاومان لەوە بێ کە تاران و تارانیش چەند گەڕەکی باڵاشاری تاران وەکو قولهەک و قەیتەریە و نەزامچووی یا فقط تەورێز یا فقط فلانش مەسەلەی هاوپشتی لە نێو خەڵکی ئێران خەریکە شکل دەگرێت شکلگرتنەکەی لەوەدایە کە کوردستان 80 ڕۆژە لە خیابانە دقیقاً عینەن ئەو 80 ڕۆژەش خەڵکی بەلوچستان لە خیابانن و ئەگەر بەقەد خەڵکی کوردستانیان شەهید نەدابێ کەمتریان شەهید نەداوە لە یەک ڕۆژدا لە بەلوچستان 100 نەفەر شەهید کراوە یعنی سەرکوتێک کە لە بەلوچستان دەکرێت تەنانەت لە کوردستانیش ناکرێت بەڵام بۆ حاڵەشەوە خەڵکی بەلوچستان دێتە سەر خیابان شعار دەدا کە بەلوچ و کورد بران تونین بە خوێنی ڕاهبەر یا لەو دەستە شعارانە کە هاوپشتی ئەو خەڵکە نیشان لەولا ئێمە لە ئەوڵی جنبشەوە کە ئازەربایجان نەخشێکی تعیین کنەندەتری هەبوو لە ئێستا یعنی خەڵک لێوە ڕاحەتتر دەیتوانی بێتە سەر خیابان چون سەرکوت لەوێ ژوا دیارە زۆر توندیان کردێتەوە کە هەڵقەیەکی زیاتر ئیزافە نەبێ بە کوردستان و بەلوچستان لە ئازەربایجانیشەوە هەر ئەوە بوو باوجودەوەی کە بینی کورد و ئازەری اختلافێکی تاریخی هەیە یعنی مەسەلەی شەڕی نەغەدە هەیە مەسەلەی دوای کۆماری کوردستان و جمهوری ئازەربایجان هەیە مەسەلەی اختلافاتی دێهات هەیە هەموو شتانە هەیە هەموو ئەو شتانەش بۆتە باعیسی ئەوەی کە دیوارێک لە بینی کوردستان و ئازەربایجان کێشراوە و لەو 40 ساڵەدا ئەو دیوارە هەر بڵێنتر و بڵێنتر کراوە بەڵام جنبشی ئیجتیماعی خصلەتەکەی لەوەدا بوو کە توانیوێتی بە 80 ڕۆژ ئەو دیوارە وا بشکێنێ کە لە تەورێزەوە شعاری هاوپشتی بۆ کوردستان بدەن و لە کوردستانیشەوە جوابی لێ بجێڕنەوە یعنی وەکو ئۆرکێستێکی لاتۆ کە تۆ لە تەورێز بەشێک لە موسیقیەکە لێ دەدرێ و لە کوردستانیش بەشەکەی دیکەی پێم وایە ئەو هاوپشتیە جەم مەخصوصاً لە دوای ئەو حملەی آخر کە لە ئاباندا لەو فراخانە سێ ڕۆژەی ئاباندا کە لە کوردستان تقریبا هەفتەیەک ڕۆژی پێچوو لەو هەفتە ڕۆژەدا ئێمە لە چەند شار تقریبا جمهوری ئیسلامی دەتوانین بڵێن شەڕی کردووە لەگەڵ خەڵک یعنی گاردی ویژە و پۆلیس و چۆماغدار نەبووە نیروی سپای پاسداران بۆ بە ئەسلحە هاتووە لە خەڵکی داوە لە مەهاباد لە پیرانشار و مەسەن لە جوڵاوە و لە بۆکانیش لەو چوار شارە حملەی نەزامی کراوە بە خەڵک مەجروحێکی یەکجار زۆر بریندارێکی یەکجار زۆر لە کوردستان و تقریبا کوردستان محاصرەش کراوە یعنی محاصرەکردنەکە ئەو بۆ کە هاتوچۆ بۆ کوردستان ئەگەر قەدەغە نەبوو بێ سەخت بووە هێنان و بردننی کەلوپەل ئەگەر قەدەغە نەبوو بێ سەخت بووە بەو حاڵەشەوە حەجمی دەوا و دەرمانێک کە لە مەرکەزەوە لە تارانەوە لە شیرازەوە لە ئیسفەهانەوە لە تەورێزەوە
هاتووە بەرەو کوردستان ئەوەندە زۆر بووە کە فەعالینی کورد لە شەبەکەهای مەجازی بە سوورەتی عەلەنی داوایان لە خەڵکی مەرکەز کرد کە کاکە بەسە مەنێرن ئەو دەوایی وا هەڵت گرتووە دێپۆی بکە لە شارەکەی خۆت بە کەلکی خۆت دێ ئەو پوڵی وا کۆت کردێتەوە مەینێرە بۆ کوردستان ناتوانین ینی ئەوەندە کۆمەگەکان زۆر بوو کە زەرفیەتی سازماندەهی کوردستان لەو حەدەدا نەبوو کە بتوانێت تەواوی ئەو داوا دەرمانی بۆی کۆ دەکرێتەوە کۆی بکاتەوە بیبا لە کاری بکە من پێم وایە هاوپشتی شکڵی کردووە لەسەر مەسەلەی تارانیش کە پێم وایە ئەهەمیەتێکی یەکجار زۆری هەیە چۆن هەمیشە وا نیشان دەدرێت کە تاران هیچ کارێک ناکە و فقط کوردستان یعنی مرکز خلاصە دەکرێتەوە لە یەک شاردا و ئەو شارەش خەریکم بەدار لەسەری دەدەن کە هیچ ناکە و نێویشە لێ دەنێن دەڵێن فارس هیچ ناکە پێم وایە ئەوەش غەڵەتە ئەوەش ئیشتبایە تاران دروستە شارێکە بەڵام ئەو شارە تقریبا بەقە کوردستانی جەمعیەت هەیە و هەر گەڕەکێکی بەقە شارێکی کوردستان لە ئەوڵین ڕۆژیەوە ئەترازاتەوە هەتا ئێستا ئێکباتان و نازیاباد و شوش و گەڕەکە هەژارنشینەکانی تاران لەسەر خیابان بوون لە ئەوڵین ڕۆژەوە تا ئێستا ئەوانیش وەکو هاوشانی کوردستان ئەترازیان کردووە کۆکتۆل مۆلۆتۆفیان هاویشتووە شەڕەبەردیان کردووە خیابانیان گرتووە هەموو کارانیان کردووە بەڵام یەکدانە ئختلاف هەیە ئختلافەکەش ئەوەیە کە زەرفیەتی مقاومەتی کوردستان لە تەجروبەکەیدایە کوردستان بۆیە دەتوانێت مقاومەتەکەی درێژماوەتر بکە چون تەجروبەیەکی سازماندەهی هەیە چون تەجروبەیەکی مبارزاتی 40 ساڵەی هەیە بەڵام لە تاران ئەوە نییە لە کوردستان تەحەزوب هەیە بەڵام لە سەرتاسەری ئێران تەحەزوب نییە تەنیا یەک حیزبی سەراسەریان ماوە ئەویش نیوەی زیادی متەنەفرن لێ جمهوری ئیسلامی توانیوێتی تخمی تەحەزوب ستیزی لە تەواوی ئێران بە ئیستثنای کوردستان بچێنەوە توانیوێتی درێنەشی بکە یعنی ئەوەی کە دەبینی نێمە کوردستان ئاوا قارەمانەوە بەڕاستی قارەمانە یعنی کوردستان قارەمانێتی خۆی لەو کەم بشەدا نیشان داوە ئەو زەرفیەتەکەی لەوەدا کە تەجروبەی هەیە تەجروبەی سازماندەهی هەیە ئێمە دەتوانین چاو لە 40 ساڵەوە پێش بکەین اشتباهاتی نسلی پێشومان لە ئینقلابی 57دا ببینین و ڕەنگە قەدەمێک بەرەو پێش بڕۆین بەڵام ئەوان ناتوانن تەقتیعی نەسل کراون ئەوان ناتوانن چاو لە گوزەشتەی خۆیان بکەن چون گوزەشتەیە وجودی گوزەشتە نابود کراوە لەوێ هەوڕێ دەڵان هەرحاڵ ئەم مەسەلەی کە پەیوەندی بینی کورد و بەقیەی وڵات بەشەکانی تری ئێران بەلوچستان و تاران و ئەمانە لە نەگەرانیەکە بۆ ئەوەی کە هەمووان متفق القەولین لەسەرەوەی کە کۆماری ئیسلامی لە حرەکەتێکی جەماوەری سەرتاسەریە دەبێ بڕۆخێ و ئەوە جەماوەری نەبێتەوە بتەبع هەزینە زیاترە درێت دەستی کۆماری ئیسلامی ئاوەڵایە هەر لەسەر شەقامەوە تەقەکردن لە خەڵک بگرە هەتا بازاش و نمونەی ئەعلامەکانی ئەمڕۆ کە دەستی پێکردووە و خەڵک نەگەرانن لەوەی کە بە هەر شێوەیەک بێ ئەمە جەماوەریتر بێت سەراسەریتر بێت و بەشەکان هەر ماوە مدەتی جارێک نمونە لە سیستان و بەلوچستان هەر جمعانەی و دوای نوێژ وە قەتڵ و عەمەش کە لێیان نەکرێت لە کوردستان تۆ هەر وەکو خۆت باس کرد تایبەتمەندی جیاوازە لە عێراق بە شێوەیەک لە تاران بە شێوەیەک متەفەڕقەیە بە بڕوای جەنابەت چۆن ئەتوانین ئەمە سەراسەری بێتەوە لە تەداومی ئەم حرەکەتەیە نەخشی لایەنە سیاسیەکان و ئەحزاب ئەبێ ڕۆڵیان هەبێت کە جەنابەت وتت فقدانی حیزبێکی جێکەوتووی جەماوەری لە ئاسی سەراسەری بێجگە لە کوردستانە هەیە لە دروشمگەلێکایە کە ئەبێ بدرێت کە بخرێت اختیار زانکۆ و خەڵکی کوردستان ڕێگای جەماوەری بوونی زیاتری ئەم ئاعتراض و ئەم قیامەکە بە قیامی ژینە بە ناوبانگە چییە؟ من پێم وایە ڕێگاکەی لە کوردستان ڕێگاکەی لە کوردستانە نەک بە خاترەوەی کە ئێمە بۆ خۆمان کوردین و مەسەڵەن پێمان وایە ئاسان هیچ تەوەهومێکی ناسیۆنالیستی نییە ولی من پێم وایە ڕێگای سەراسەری بوونەوەی ئەو حرەکەتە لە کوردستانەوە دەگوزارێت ئەوش چۆن بەو شێوەیە کە هەر وەک پێشتر گوتم جەبهەیەک خەریکە شەکڵ دەگرێت عەلەیهی جمهوری ئیسلامی
ئەو جەبهەیە دەستی ناوەتە سەر هەندێک برین لەسەر ئەو جامعەیە یا هەندێک شکافێک کە هەن و تعمیق بوونە. مەسەلەی ژنان وەکو ئەسلی ترین مەسەلەیە کە لە ئێران ئێمە جودا لە ساختاری تەبەقاتی مەسەلەی ئاپارتایدی جنسیمان هەیە، ژنان تحتی ستەمترین بەشی ئەو جامعەیە. ئەسڵان ڕەبتی بەوەش نییە کە ئەو ژنە لە کام تەبەقەیە، لە هەر تەبەقەیەک بێ بە ئەندازەیەک یا لە هەر شارێک بێ بە ئەندازەیەک ئەو ستەمە هەر خەریکە بەسەری دادەسەپێ. ئەوە بەشی ئەسلی کە ئەو جنبشە لەسەر مەسەلەی ژن هاتۆتە مەیدان. لە قەراغ مەسەلەی ژنە و مەسەلەی ئەقەلیەتهای ملیە کە کوردستانە، بەلوچستانە، ئازەربایجانە و ئەهواز یا خوزستان بڵێ. لە بینی ئەو چوار ئەقەلیەتی ملیەدا خەریکە جەبهەیەک شکل دەگرێ، ئێستا شەر زەعیفە، زعفەکەشی لەوەدایە کە فەقەت کوردستان و بەلوچستان بە یەکتر وەسڵ بوون. ئەو وەسڵبوونە وەسڵبوونی سازماندەهی نیە، وەسڵبوونی معنەویە، وەسڵبوونی شعارە. من پێم وایە کوردستان یەک دانە ئاعتماد بە نەفسی بەدەست هێنا لە هەر لە سەرەتای ئەو مانگەدا، لە سەرەتای ئازەردا. ئاعتماد بە نەفسەکەش لەوەوە دێ کە فەراخانێک لە کوردستانەوە ڕوو بە تەواوی ئێران درا بۆ ڕۆژی 3 ئازەر کە ئێعتساب بکەن. ئەو فەراخانە هەندێک خەڵک دەڵێن شکستی خواردووە. بۆچی پێیان وایە شکستی خواردووە؟ چون دەڵێن تەواوی دوکانەکانی ئێران لە سەعات 7 بەیانیەوە وەک ئێمە ویست بوومان دەڕابەکانیاندا نەداوەتەوە. بەڵام من پێم وایە ئێعتسابە پیرۆز بوو، نەک بە خاترەوەی کە تەواوی دوکانەکان داخن، بە خاتری دوو شتی دیکە، بە خاترەوەی کە یەک کوردستان وەکو حاشیەی ترین بەشی ئێران ئاعتماد بە نەفسی ئەوە بەدەست بێنێ کە خەتاب بە تەورێز و تاران بڵێ دوکانەکانت داخن. تازەیتی تۆ فەقە قسە لەگەڵ مەهاباد و بۆکان و پیرانشار و جوانڕۆ ناکەی. کوردستان خەریکە قسە لەگەڵ شوێنەکانی دیکە دەکەن. ئەوە ئاعتماد بە نەفسێکە کە کاذبیش نییە بە نەزەری. ئەو ئاعتماد بە نەفسە کاذب نییە و ئەو فەراخانە هەندێک شتی لێکەوتەوە. ئەو شتانیوە لێکەوتەوە ڕاستی ئەلان لەبەر دەستم نییە وەلی ئەوەندەیەوە لە ذهنمدا. مەسەلەن فەرهەنگیان بەیانیەکیاندا کە دیفاع لە خواستی خەڵکی کوردستان و بەلوچستان دەکەن و دیفاع لە ئێعتسابی سەراسەری. فەرهەنگیان منزورم شوڕای سنفی معلمان. کامیۆنداران دقیقاً لە 3 ئازەردا بەیانیەکیاندا کە ئێمە ژواردی ئێعتساب دەبین کەەوە ئەلان لە ئێعتسابن. نەیشەکەری هەفتەپە بەیانیەیەکیدا کە دیفاعی کرد لە خواستەکانی خەڵکی کوردستان. خانەی تەئاتر وەکو شوێنێکی فەرهەنگی و وەکو شوێنێکی ڕۆشنفکری لە تاران تەواوی هەیئەت مدیرە و کارکونانی لە ڕۆژی 3 ئازەردا ئستعفایان دا و ئەوان دەیانتوانی 2 ئازەر یا 5 ئازەر ئستعفا بدەن. وەلی هاوزەمان بوونی ئەوانە پێکەوە نیشانەیە و ئێمە دەبێت ئەوەش لە نەزەر بگرین. لە بەیکوتن بە فەراخانی کوردستان خەتەری ئەمنیەتی یەکجار زۆری هەیە، بەڵام بەو حاڵەشەوە ئۆرگانە فێمینیستیەکانی ئێران ئەو فەراخانەیان باز نەشر کردەوە باوجودی ئەوەی کە لەژێر زەبری ئەمنیەتیدان، بەڵام خەریکە شتێک شکل دەگرێت کە کوردستان دەتوانێت ببێتە ڕاهبەری ئەو ئینقلابە لە نەزەر معنەویەوە، لە نەزەرەوەی کە کوردستان ئیمکاناتی هەیە، ئیمکانات وەکو نیروی سازماندا، وەکو تەجروبە کە دەتوانێت انتقالی بدە و خەتی سیاسی مشخصیشی هەیە. بۆیە کوردستان دەتوانێت ئیدعای ئەوە بکە و سازماندەهی هایەکیش لە نێو ئێراندا شکڵی گرتووە کە ئێمە دەبێت چاومان لەو سازماندەهیانە بێ، نەک چاومان لە دەرێ بێ. تاکە هەر ئینقلابێک کە چاوی لێ دەکەین چاو لە ئۆرگانەکەشی دەکەین کە چێ لەوێ خەریک ئیتلاعیەی سادر دەکەن. من پێم وایە هەندێک سازماندەهی لە کوردستان ساز بووە کە
ئەوانە خەریکن تەبدیل دەبن بە ئۆرگانی ڕسمی ئەو ئینقلابە و ئەوانە دەتوانن تاثیر لەسەر مرکزیشدا بن. ئەوڕێ دەڵام کەمە خەریکە بەرەو ئەوە چین کە تاکتیکی مانگرتن و اقتصاد کە بە لە کوردستان مێژووی هەیە بەو هۆکارانەی کە خۆت باست کرد، چونکە تەحەزوب یافتەیە لایەنی سیاسی بە جێگە و پێگەی کۆمەڵایەتی لە کوردستان حضوری هەیە و خەڵکیش بە قسەیانەکەین گویان بۆگرن و اعتمادیان پێکەن، بۆیە کە ئەمانە توانن هیدایەتی بکەن. بەڵام لە ئاستی سەراسەری کەمە ئەحساس دەکەیت کە خەریکە تاکتیکی مانگرتن ئەبێتە تاکتیکێکی جێگەوتوو لە بەقی ئێران. دوای 3 ئازار کە جەنابەت باست کرد، من پێم وایە بەشێک لە دەساوردەکانی 3 ئازار ئەوە بوو کە دوای ئەوە کەمە خەڵکانێک پێوەسە بنێسا هەر دوێنێ و پێرە و لەو 14 و 15 و 16 ئازارەیە زۆرێک لە دوکان و بازار تەنانەت لە بەشی تەڵافرۆشەکان زۆر لە تاجرەکان بازارە تاریکە بازارەکان پێیوەست ببوون بمە کە پێشتر کەم سابقە بووە، حتا لە ڕۆژانی تەحتیلاتی ڕسمی خۆشیانە تەحتیلاتە ئاینیەکانیانە زۆر جار ئەو دوکان و بازارانە داخراو بوون، بەڵام لەم کراوە بوون ببوورە، بەڵام لەم 3 ڕۆژە داخراو بوون. پێتوانی ئەوەش تاکتیکێکە کە کەمە خەریکە ئەزمونونەکەی سەرایەتەکە بە ئاستی سەراسەری لە ئێران. دقیقاً ئەوە خەریکە سەراسەری دەبێتەوە، بەڵام با من یەکشت لەسەرەوەی اقتصادی بازار بڵێم، نەک هەر لەسەر ئەوەی اقتصادی بازاڕی وعالان خەریکە دەکرێت. من هەر پێشتر بە ئیشتبا، یعنی ئەوە ئیشتبای تەحلیلی من کە پێم وابوو اقتصادی بازار بە تایبەتی لە کوردستان، چون فقط شتێک بوو کە لە کوردستان ڕووی دەدا، پێم وابوو اقتصادی بازار خستنی باری مبارزەی خەڵکی کورد بۆ سەر شانی بازاڕیە، کە پێم وابوو ئەوان ناتوانن نمایندگی بکەن. بەڵام من ئیشتبام دەکرد، ئیشتباکردنەکەش لەوەدا بوو کە بازاڕی کوردستان کەسەبەی بۆکان و مەریوان لەگەڵ کرێکاری کوورەخانە ڕەنگە وەزعیەتی واقعی زیندگیان بەڕاستی هەر 1-2 دەرەجە فەرقی بێت. یعنی کەسەبەی کورد فەقیرە، کەسەبەی بەلوچستان فەقیرە، لە مەرکەزی شەروایە، لە شارەکانی دیکە شەروایە. ئەو کەسەی وا سوپەرمارکێتێکی هەیە، ئەو کەسەی وا بەقاڵێکی چکۆلێ هەیە، میوەفرۆشێکی چکۆلێ هەیە. من باسی تەڵافرۆش و زێڕەنگەر و نازانم تاجری گەورە ئەوانە ناکەم، باسی خوردە بازاڕی دەکەم. خوردە بازاڕی لەو چەند ساڵەدا بە پێی سیاسەتەکانی جمهوری ئیسلامی، بە پێی ئەو دزیەی وا جمهوری ئیسلامی بە گرانکردن و هەرزانکردنی دۆلار کردوێتی لە خەڵک، ئەوانە دار و نەداریان لە دەست داوە. یعنی بەڕاستی لە واقعیەتی ئەمردا کابرای دوکاندارێک کە مەسەلەن لە خیابانێکی چەپەکەی تاران دوکانێکی هەیە لەگەڵ شۆفیر تاکسیەک هیچ فەرقێکیان نییە. بۆیە ئەویش ئامادەگی ئەوەی هەیە کە ئەلانەکانی واردی مبارزە. وەلی ئەو اعتصابە باوجودی کە لە نەزەر سمبولیکەوە یەکجار زۆر ئەهەمیەتی بوو، لە یەک شتێکەدا زۆر مهمترە، ئەویش لەوەیە کە حملە بە تەأمینی ماڵی جمهوری ئیسلامی دەکات. ڕەفیق لەو چەند ساڵەدا تەواوی ئێران بۆتە کارتخان، یعنی پوڵی نەغد لە ئێران شتێکە کە ئیدی بەڕاستی خەریکە زۆر کەم ئیستفادەی لێ دەکەن. هەموو جگای کارتخانێکی هەیە و تۆ هەموو شتەکان بە کارت بەرداخ دەکەیت. مەسەلەی کارمۆزدی ئەو چەرخشە ماڵیە دەرامەدێکی عەزیمە بۆ جمهوری ئیسلامی. وەختێک تەواوی سوپەرمارکێتەکانی مەملەکەتە بە کارت خەریکن دەفرۆشن و دەکڕن، وەختێک حتا سوالکەر هەیە لە ئێران کە بە کارتخان لە خیابان پۆڵ وەردەگرێت. مەسەلەی کارمۆزد یعنی 3 ڕۆژە و دەرامەدە عەزیمە پشتی دەشکێنێ ئەگەر تەداومی بێت. تەداومەکەی نەگەوەی کە تەوەهممان بێ بڵێن وڵای دەبێ بازاری مەرکەزی یا کولەن بازاری ئێران
20 ڕۆژ دایخە نا 20 ڕۆژ ناتوانێت دایبخە وەلی هەر ئاوە زەربەی چکۆلە بڕواتە پێشەیە لە مەسەلەی بودجە داوانە تووشی کێشە دەبێت خوار ئەلانەکانێش مەسەلەی بودجە کێشەیەکی زۆریان هەیە حاڕێک بەڵام پرسیار ئەوەیە ڕەمزی موفەقیەتی ئەم قیامی ژینە لە تەداومیەتی زۆریەک لە لێکۆڵەرەوەکان ئەوانەی کە بە قەولێک دەستیان لەسەر ئاگرە و لە دنیای سیاسەتن و کۆمەلگای ئێران لە هەموو بوارەکانە بە باشی ئەناسن و تەقیبی ڕووداوەکانەکەن پێیان وایە کە ئەنقلاب زوو نابێت بەڵام لە سەرکەوتنی مسوەگەر ئەبێت بە شەرتی ئەوەی کە ئەم شۆڕشە تەداومی بێت و چونکە پێیان وایە لە تەداومی و لە ئیدامەدانی ئەم شۆڕشە زیاتر جەماهوریە بێت یەکەم ئەوەی کە ئایا خۆتان پێتان وایە کە ئەوەیە ینی پێتاوانەیە کە تەغیراتێکی زوود هەنگام یا لە ئەگەری هەر ئیتفاقێکا چونکە من خۆم زۆر جار کاوە چاوێک لە ڕووداوەکانی باقی وڵاتەکانەکەین لە قیامی ئەوەی کە بە بەهاری عەرەبی معروف و لە شۆڕشێکە لە وڵاتانی عەرەبی کراوە زۆر ڕووداوی مێژوویتر زۆریان لە حادثەیەکەوە لە زەرفی چەند مانگا تەغیراتی ئەساسی دەسەڵات گۆڕینی دەسەڵات ڕوویدا ئەگەر ئەمەش فەرز بگرین ئایا پێت وایە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی لە کۆتا مودەتا هەیە ئەگەر تۆش هەروە بیرەکەیتەوە کەنا لە درێژ مودەتایەوە ئەویش ئەبێت لە تەداومی ئەم شۆڕشەیە بێت چۆن ئیدامەدار بێت پێم وایە ئێمە ناتوانین بڵێن کوتاه مودەت دەبێ یا بۆ شتێکە کە 1-2 ساڵێکە دەتوانین باسی بکەین ئەلان ناتوانین پێشبینی چون هیچ شتێکی پێشبینی ناکرێت هەر لە ئەساسدا ئەو جنبشە غیری قابلی پێشبینی بوو ژینا ئەمینەکانی بوو فەقر بوو برسێتی بوو نەبوونی ئازادی کۆمەڵایەتیەکان بوو هەموو شتێک بوو بۆ غێر ئەخە مەسەلە ئەوەیە کە فەقر نەبوودی ئازادی ئیجتماعی یا هەر شتێک ئەوانە چ بە تەنیا چ پێکەوە ناتوانن بە تەنیا ببنە هۆی تەقینەوەیەکی ئیجتماعی دەنا ئەگە فەقر بە تەنیا ببێتە هۆی ئینقلاب دەبێت ئێمە لە کشوەرهای جەهانی سێوەم و بە تایبەتی ئەفریقا کە فەقر عمومیە ساڵ 12 مانگی ئینقلابمان بێت وەنیمانە و پێم دەمەوێتەوە بڵم کە ئەو غێری قابلی پێشبینی بوونەی لەوەدایە کە کچێشی سەقزی لە تاران شەهید دەکرێت بە دەستی گەشتی ئێرشاد ئەو حەوادثەی لێ دەکەوێتەوە کە 80 ڕۆژە وە لە تاریخی جمهوری ئیسلامیدا نەکرد لە تاریخی جمهوری ئیسلامیدا و بەڵکو لە تاریخی پەهلەویشدا ئەوە نەبووە کە جنبشێکی ئیجتماعی 80 ڕۆژ دەوام بێت بەڵام خۆ هەر پێش شەهیدبوونی ژینا ئەمینی چەند مانگ پێشەکیەکەی کچێک کە ئۆتیسمی هەبوو و بە نەزەری من کەسانێک کە ناتەوانن ئەوانە دەبوو هاوپشتی جامعە یا حەدیقەل برینداربوونی هەستی جامعە بە نسبەت ئەوانە زیاتر کاکە کچە بەسەر خەریک بوو بەسەر دایکیشی دابڕۆن یعنی ماشێنی گەشتی ئێرشاد خەریک بوو بەسەر دایکی کچە دابڕۆ بەڵام هیچی لێ نەکەوتەوە کچێکی دیکەیان هێنا لە سپیدەی ڕاشنۆ هێنایان لەسەر تەلەڤیزیۆنی ئەترافی ئیجباریان لێ وەرگرت لەسەر ئەوەی کە لە مێترۆ ژنێکی تەرەفداری حکوومەتی دەرکرد بوو کە پێیکوت بلەسکەکە لەسەرکە ئێمە ناتوانین بڵێ ئەسەن چۆن بوو کە ئەوە ڕوویدا بۆ شتێکە کە ڕوویداوە یعنی تازە بمانەوێ نەمانەوێت تەحلیلی بکەین و تەحلیلی نەکەین واقعیەتێکی کە لە حوشەوەی ئەم لە تونس ڕوویدا ئەو کابرا سەودە فرۆشە ئەو جوانەی کە گەرمی عزیز گیانی لەدەستا و ئەو انقلاباتە ڕوویدا وتم سوالەکە ئەوەیە ئەگەر ئەمەش حادثەی ژینا بۆ بگرین ئایا ئیمکانی ڕژیم چێنج یا گۆڕانی دەسەڵات لە ئێرانە بە زوویی احتمالی اتفاق بکەوێت ئەمە پرسیارێک ئەوەی دووەمیشەوە بوو کە ئەگەر تۆش هاونەزەر بی لەگەڵەوانی تەداومی ئەم جنبشە
وجماوەری بوونەوەکەی چۆن تەداومی بێت یعنی ڕێگا حەل بۆی تەداومی بێت چییە؟ بەتە تۆزێک بە کورتی چونکە یەک دوو پرسیاری تریش ماوە حەزەکەم پرسم بۆی کە فێکەکەی بە کورتی بڵم من پێم وایە ئەو جنبشە لەوە گوزەراوەکەی ئێمە باسی ئەو بکەین ئایا تەداوم پەیدا دەکات یا تەداوم پەیدا ناکات بەڵام پەلا پێم وایە هەندێک لە فەعالین یا هەندێک لە جەریاناتی سیاسی پەلەیانە پەلەکەیان لەوەدا وە دەزانن چون لە شوێنێکی وەکو تونێز لە شوێنێکی وەکو میسر یا لە جگای دیکە بە 2 مانگ و 3 مانگ شتەکە خڕبۆتەوە و دەوڵەت سقوتی کردو دەوڵەتێکی کاتوو دەبێت حتمما لە ئێرانی جوابی یا حتا دێن تەجروبەی ئینقلابی 57 لێ دەن کە دەڵێن دەی باشەوی حتا ئێمە ئینقلابی 57 ساڵێک و شتێکی پێچوو زۆر وەدا من پێم وانیە لە کوتاه مدەتدا بێ زۆر باشە دەی حتمما موافقەوەی کە لە تەداومی ئەمەیە جەماوەری بێتەوە ئەمەیە چی بکەن بۆەوەی کە ئیدامەدار بێت بۆی کە جەماوەری بێتەوە لە سەدحی شارەکاندا دەبێت سازماندەهی زیاتر بێ هەر وەک چۆن لە کوردستان دەکرێت دەبێت سازماندەهی بکرێ خەڵک دەبێت خۆی ڕێکخا ئەو خۆڕێک خستنەش ئەگە ئێمە دەڵێ ئەگە نەفرێک دەڵە سازماندەهی منزوریان ئەوە نییە کە ئەلانەکانی بڕۆن حیزب لێ بدەن یا بڕۆن تەشکیلاتێکی پۆڵایینی تەواو مەخفی و نازام چی لێ بدەن مەسلەی سازماندەهی ئەوەیە کە دیدارەکانتان مقرڕ بکەن کە مەسەن لە ڕۆژێکی مشخصدا یەکتر ببینن کاری هاوبەش بکەن هەمووتان مەسئولیەتتان هەبێ تەقسیمی وەزیفە بکەن هەموو کەس خۆی ببینێتەوە لە تەسمیم گرتندا لە ئیجرای تەسمیمدا ئەوە شێوەهایەکی سادەی سازماندەهیە کە بۆ خۆی وردە دەتوانێت فێریش دەبێت ینی ئەو جنبشە گەیشتوتە جگای کە خەریکە لە خۆیدا ئاموزش بە خۆی دەدا ئەوەی کە ئێمە ڕیتمی 3 ڕۆژەمان پەیدا کردووە ئینقلاباتی عەرەبی ئەگەر چاو لێ بکەین بەهاری عەرەبی چاو لێ بکەین تەواویان ڕیتمی جومعەیان هەبوو جومعانە دوای نوێژی جومعەی خەشم بوو جومعەی عەزاب بوو ئەوە داهاتن نێویان لێدەنا و هەر جومعەیەک دەڕۆیشت و شەهیدیشی دەدا و ئەوە ماتۆڕەکەی هەر بە هەڵکراوی ڕادەکرد لە ئینقلابی 57 چلە بوو چلەی شەهیدانی هەژدەی مەیدانی ژالە لە تەورێز دەگیرا ئێوە لە شارشکە دەڕۆی تاگەی بە ئینقلاب ئێمە لێرەشدا واردی ئەوە بووین کە لە ئاباندا فەراخانی 3 ڕۆژە دەدرێ لە ئازەریشدا خەریکە دووبارە فەراخانی 3 ڕۆژە دەدرێ لە سەقز شەمبەهای ئەتساب ساز بووە یعنی ئەوە نیشانەیەوە کە پێشڕەوی دەکا و بۆ تەداومەکەشی پێم وایە ئەو سازماندەهیە و حەول بۆ ئەوەی کە تەبەقەی کاریگەر وەکو تەبەقەی کاریگەر بێتە نێوی ئێمە لەو 3 ڕۆژەدا ئەتساباتێکی دیکەمان بۆ وەکو ئەتسابی کاریگەرانی زەوباهەن وەکو ئەتسابی کامیۆنداران وەکو ئەتسابی فەرهەنگیان لەولا ئەوە مهمە ینی تا تەبەقەی کاریگەر وەکو تەبەقەی کاریگەر وارد نەبێ و چرخەی تۆلید نەشکێنێ متوقفی نەکە ئێمە ناتوانین خۆشببین بەوەی کە جمهوری ئیسلامی سقوط دەکات و تەبەقەی کاریگەریش ئیعتسابی تەبەقەی کاریگەر ئێمە سەحەبکاری تەبەقەی کاریگەر نین کە ئەوڕۆپی بڵێن متوقف انقلاب ڕووی نەداوە بەبێ بەشداری متشەکلی تەبەقەی کاریگەر بەپێی تەجروبەی مێژووی نەخێر و ڕۆژ نادا دەمەویست ئەوە بڵم کە ئیعتسابی کارگەریش دەبێت بگەڕێین و خەڵک لە نێوخۆش پێم وایە بۆ خۆیان چاو لەوە دەکەن و دەگەڕێن ئیمکاناتێکی دەوێت کەس ناتوانێت وەکو کارفەرما بەرخۆت لەگەڵ تەبەقەی کاریگەر کاپێ بڵێ سبەینە دەست لە کار بچێشە و دووسبەی دەست بکەوە بەکارکردن تەبەقەی کاریگەر بۆ خۆی خەریکە بە ئاگاهیەکی سیاسی دەگا چون چەند ساڵە مداوم مبارزە دەکات لە هەفتەپەوە بگرێت تا فولادی ئەهواز تا زەوبی ئاهەن تا کاریگەرانی عێراق ماشێنسازی تا قەزوین ئەوانە بازوهایەکی پڕقدرەتی تەبەقەی کاریگەر لە ئێران و ئەو بازوانە دەتوانێت لە هاوپشتی لەگەڵ یەکتر و لە هاوپشتی لەگەڵ ئەقلیەت‌های ملی و هاوپشتی لەگەڵ مەسەلەی ژن کە عەسلی ترین سڵەمە دەتوانن پشتی جمهوری ئیسلامی بشکێن وەلی دەبێت ئەو هەڵقە زنجیرانە پێکەوە یەک بکرێت دەڵام پرسیارێکی تر هەڵبەت
وتم ئەگەر تەجروبەی شۆڕشەکانی پێشووی وەکو بەهاری عەرەبی ینی بۆ معنە واقعی هەرچەند نەکرێ بڵێ بۆ تەبەقەی کاریگەر بێت کەم هەزینەترە بێت تەبەقەی کاریگەر بێت داهاتووی دوای شۆڕش و گۆڕانەکە تەزمین دەکرێت بەڵام تاوجێ بە گۆڕینی دەسەڵاتەیە تەجروبەی مێژووی لەوەی کە بەبێ حضور و بەشداری متشەکلی تەبەقەی کاریگەر بەبێ بەشداری ئەحسابات تەبەقەی کاریگەر بۆ نمونە ئەگەر هەر لە وڵاتانی دەوروبەری خۆمانە هەڵیسەنگین لە عێراق لە شۆرای عەرەبی لە دەوروبەر تەغییراتێکی لە ساختاری حکوومەتیە ڕوویداوە بەبێ بەشداری متشەکل و بۆ معنە واقعیە تەبەقەی کاریگەر بێتیایە لەوانەیە تەبەقەی کاریگەر خۆ بە معنایەک هەمووی لەسەر شەقام بوون تەزاوراتیان کردووە بەڵام بەو معنە تەشەکل یافتە و سازماندەی شودە لەلایەن ئەوانەوە بەشداریان نەکردووە بەرچاو نەبووە. پێم وایە بەشداریان کردووە و حتا وەکو تەشەکلیش بەشداریان کردووە بەڵام تەبیعەتەن جەریانی ڕاستی ئۆپۆزیسیۆن لە خارجە کەشوەر کە چەند تەلەڤیزۆنیشی وەکو تەلەڤیزۆنی BBC و ئینتەرناشناڵ و نازام چۆ ئەوانە ئاگاهانە خەریکن یادسابی تەبەقەی کاریگەر ماست ماڵی دەکەن چاوپۆشی لێ دەکەن نیشانی نادەن باسی ناکەن چون دەزان ئەگەر تەبەقەی کاریگەر بێتە نێو مەیدانی مبارزەوە بۆرە فەرمو عەرزەکەم ئەو بکە ئەگەر تەبەقەی ئەوانە دەزانن ئەگەر تەبەقەی کاریگەر ئەوڕۆ بێتە نێو مەیدانی مبارزەوە تەبیعەتەن ئەو دەفعەیە وەکو ئینقلابی 57 نییە کە خومینی بێ و هەرچی هەیەی لێ بستێنێ و لێدا بڕوە ئەو دەفعەیە تەبەقەی کاریگەر تەجروبەی ئەوەی هەیە کە ئەگەر بێتە نێو مەیدانی مبارزەوە کە دێ چون بەدەست خۆشی نییە جامعەش پاڵی پێوە دەنێت دەوڵەتی شەر پاڵی پێوە دەنێت ئەگەر بێتە نێو مەیدانی مبارزەوە دەبێت ساهمی خۆشی لە قودرەتی ئایندە هەبێ و ساهمی تەبەقەی کە یعنی لە تەواوی ئێران دەبێت زەحمەت کێشان لە دەوڵەتی ئایندەدا یا لە هەر قودرەتێک کە لە ئایندەدا هەیە دەبێت ساهمی خۆیان وەربگرن خەڵکی پیرانشار و خەڵکی مەریوان و خەڵکی جوانڕۆکە تەواوی دار و نەداریان لەسەر کۆڵبەری و لەسەر زەحمەت کێشی معیشەتیان لەسەر زەحمەت کێشیە نابێت کەس ئینتزاری بێکە ئەوڕۆوانە دەچن ئینقلاب دەکەن و سنگی خۆیان دەکەن قەڵغانی گول لە سبەینی هەمووی دەدەنەوە بە بورژوازی و دووبارە سپامگەریەکی دیکە ساز دەبێتەوە لە مەملەکەت یعنی هەر ئەو ڕۆیە کە ئایندە ئینقلابیش مشخص دەبێت پێم وانە ئایندە ئینقلاب لە سبەینەدا مشخص دەبێت چون ئەوە کڵاوێک بۆ کە خراوەتە سەر خەڵکی ئێران کە ئینقلابی دوو مەرحەلەی نازام ئەوڕۆ ئینقلابی دموکراتیک و سبەینی ئینقلابی چ دەکەن یعنی هەمووی پێکەوەیە هەمووشی هەر لەو یەکجارەدا دەکرێت هەڕێر دەڵام کاتمان کەم ماوە 3 دقە البته داوام لە ئەو فاصلە کە دەنگم هاتەوە و داوام لە هاوڕانی بەشی تەکنیک کرد و 3 دقەمان بۆ زیاکەن بۆی کە کاتێکی باشتر بێ بۆم وەڵامدانەوە بم پرسیارە معمولاً من لە میوانەکان لە ئاخری هەموو بەرنامەیەکە ماپرسم تا چەند ئومێدواری تا چەند هیوات هەیە کە قیامی ژینە سەرکەوتووە بێ وە کۆماری ئیسلامیە ڕوخێ من هەفتەی ئەوەڵ و دووەم ئومیدەکەم لەو حەدەدا بوو کە ئەوەش 2 هەفتە توول لە کێشەیە چەند هەزار نەفەر شەهید دەکرێەوە تەواو دەبێت وەلی فیلمەکانی عەکسی ئەوەی کە خەڵکی مەهاباد دیواریان هەڵچنیوە لە خیابان و خەڵکی جوانڕۆ وەبەر گولیان دەدەن بەڵام ناچنەوە ماڵێ پێم وایە هەر ئینسانێک کە حەواسی پەنجگانەی هەبێت بتوانێت ببینێ و بۆن بکە و ببیستێ و قسە بکە ئومیدوار نا ئیمان دێنێ بەوەی کە ئەو فەزاییوە لە ئێران ساز بووە ئەو فەزای ئینقلابە هەر کەسێک 3 ڕۆژی کوردستان لەو 8 ڕۆژەدا فقط 3 ڕۆژی کوردستان ببینێ ئیمان بەوە دێنێ کە ئەوە ئینقلاب دەبێت بۆ جمهوری ئیسلامی لەو مەرحەلەیە تێپەڕ نابێت
مەگەریدی بەڕاستی ئەگەر تێپەڕ بێ ئەوەی دی دەبێ بڵێ وڵایەوە دەوڵەتی ئیمامی زەمان ئەویژەوە دەوڵەتی ئیمامی زەمان نییە تازە ئیمامی زەمانیش فریای ناکەی واتە بە معنایەک دڵنیای کە نەتیجەی ئەم قیامە بە هەموو زەحمەتەکان و بە هەموو نگەرانیەکانی ئێمە و بە هەموو فەزار و وحشەتێکە کۆماری ئیسلامی دروست کردووە ئاگا بە گۆڕینی ئەو نظامە. وەڵاهی کاکە من لە دەرێەوە چاوی لێ دەکەم بەڵام تەبیعەتەن لەگەڵ هەندێک ڕەفیق و دۆست و برادر کە جۆم لە دەنگیان دەبێت لەولا فعالینی داخل ئومیدوارن ئەو کەسانی وا لەوێن ئومیدیان هەیە من ئیمانم بە ئومیدی ئەوان هەیە ئەنا بۆ خۆمنا من ئیمانم بە ئومیدی ئەوان هەیە. هاوڕێ ئەردەڵانی باستانی خۆشەویست زۆر سپاس بۆی کە لەم بەرنامە بەشدار بوویت قراروا بۆ هاوڕەیەکی تریش لەگەڵمان بێت ئەگاداریت بەڵام ئەو بەداخەوە بەهۆی کێشەیەکی کاری نەیتوانی بێتەوە لە میوانیان بەرنامە بێت ئێمە ئێستا وعدر لێ سێنین کە لە بەرنامەکەی داهاتوو جارێکی تر لەوانەیە لەگەڵ یەک دوو هاوڕێی ترە پێکەوە دانیشین لە باسێکی ئاوا گرنگە پێکەوە قسە باسێک وەرنە پێش هەڵبەت بەشێک لەوەی تێبینیەکانم لەسەر قسەکانی تۆ کە مەترەحمە کرد بۆی کە باسەکە تۆزێک لەسەرەوە پێم مهم بوو لەسەرەوەی بۆی زیاتر ڕابۆستی نگنە زۆریەک لە بوارەکان کە ئێسهار نەزەرت کرد هاوڕاتان زۆر سپاس بۆی کە بەشداریت کرد و قبوڵی زەحمەتت کرد بە هیوای دیدار لە بەرنامەیەکی تریشە. سپاس بۆ تەلەڤیزیۆنی کۆنگەڵا و سپاس بۆ ئەو خەڵکەش وە ئەگەر چاویان لێ بکرد. زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی کە گوێتان لێبوو توێژێک بوو لەگەڵ هاوڕێ ئەردەڵانی باستانی چالاکوان و سوڕایی سیاسی لە دەرەوەی وڵات. چەند پەیامان بۆ هاتووە یەکەم پەیام بە ڕێزێک نادوێتی نووسێتی سڵاو درۆتی وادارم باشبی 9.5 دوکاندارەکان مەبەستی لە شاری سنە و خیابانی فردەوسیە 9.5 دوکاندارەکان کە پلۆم بوو لە خیابانی فردەوسی هاتن بازی کەم بەڵام نەیان هێشت تیرەندازی دەستی پێکرد و چەند کەس بریندار بوون لەوانە شەهابی ناسری ڕئیسی وتاقی ئەسناف دووبارە هەموو دوکان و پاساژەکانیان بەست. زۆر سپاس بۆ ئەو بەڕێزە لە شاری سنەوە پەیامی نردووە. تاران لای سەتارخان شلوقا خەڵک بە خوێندنی سرود بەرە و پیری ماڵی موحسینی شکاری جوانە مەرگەچن کە ئەمڕۆ لەلایەن کاربەدەستانی ڕژیمەوە گیانی لەدەستا. دەوروبەری ماڵی موحسین شکاری هێشتا خەرباڵخە و لە زۆر یەک لە دەوروبەری ئەو گەڕەکە دەوروبەری خیابانەکانی منتەهی بە سەتارخان خەڵک بەرە و پیری ماڵی موحسینەچن. یەکێک لە دروشمەکانیشیانەوەیە کاتی ئەزانیە ئێستا کاتی تووڕەبوونە دەبێت تۆڵە سێنین. لە سنەش ناڕزایەتی بەردەوامە لە سەقز لە گەڕێکی ساڵحاوا لە شارەکانی تری وەکو عێراق و بڕێک لە شارەکان هەواڵ دێت خۆیان ئامادەکەن بۆ ناڕزایەتی لە ڕۆژانی داهاتووە. سپاس بۆی کە تایسێ لەگەڵمان بوون سپاس کە بینەری ئەم بەرنامەی ڕاستەوخۆ بوون چاوەڕێی هەواڵ و زانیاری و تێبینیەکانی ئێوەش تەنانەت لەسەر بەرنامەکەی ئێمە و لێکدوانەکانی ئێوەین بە تێبینی ئەوە ئەم بەرنامە تەوڵەمەترەبێ تا دیدارێکی تر بەرنامەیەکی تری ڕاستەوخۆ بە کامرانیتان سپێرم دژین بە شادی. کارگەری جەنگاوەری مەنزەری تێکۆشەری کارگەری جەنگاوەری مەنزەری تێکۆشەری بۆ قەڵای سەرمایەدار بۆ قەڵای سەرمایەدار شو
بۆ سپای خوێن خواری خوارد گەرین کابڕین بۆ